ڕێز و سڵاو وێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕیانی ئاوکار ماتمەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەوا کۆبوونەوەی خانە نشینکراوانی کشوەری لە کرماشان، مانگرتنی شۆفێرانی شرکەت واحد لە ئیلام، دەست بە سەرکردنی دوو هاوڵاتی لە بۆکان، بڕینی بیمەی 1200 کرێکاری ساختمانی لە پارێزگای ورمێ، خۆپێشاندانی خەڵکی حەسەکە بۆ پشتیوانی لە هێزەکانی سووریای دیموکراتیک، ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە شرکەتی پارس واگۆن لە عێراق، کۆبوونەوەی پەرستارانی نەخۆشخانەی نەوت لە هەواس، گواستنەوەی محەممەد داوەری چالاکی کرێکاری بۆ گرتوخانەی تلعاتی شیراز، لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی نەهاوەند، شیراز و بیرجاند و تەقینەوە لە کارخانەی وەبەرهێنانی تەقەمەنی لە ئەنکارە. کۆبوونەوەی خانە نشینکراوانی کشوەری لە کرماشان ڕۆژی سێشەممە 4 بەفرامبار 1403 هەتاوی خانە نشینکراوانی کشوەری لە کرماشان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانە نشینکراوانی کشوەری لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری زیادکردنی ئاستی هەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی مەزایە دواخراوەکان، هاوسانسازی هەقدەست و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. مانگرتنی شۆفێرانی شرکەت واحد لە ئیلام، شۆفێرانی شرکەت واحدی ئیلام ڕۆژی سێشەممە 4 بەفرامبار لە ناڕەزایەتی بە نوێژە نەکردنەوەی ئۆتۆبۆسەکانی شرکەت دەستیان لە کار کێشاوەتەوە و مانیان گرتووە. بە وتەی شۆفێرانی ناڕازی بڕیار بوو دەوڵەت بە بڕی 31 ملیار تمەن بۆ چاکردنەوە و نوێژەنکردنەوەی سیستمی هاتوچۆی شاری ئیلام تەرخان بکات. پارەکە بە شارەوانی و شارە دراوە، بەڵام دیار نییە بودجەی نێردرا و دەزراوە یان لە شوێنی دیکە بەکارهێنراوە. مانگرتووان ڕایانگەیاندووە کە ئۆتۆبوسەکان بەکار نایەن و گیانی مسافران دەخەنە مەترسیەوە، هەروەها بەهۆی کۆنبوونیان زۆر جار لە کارەکەون و ناتوانن خزمەتگوزاری بە خەڵک بگەێنن، بەڵام شارەوانی هیچ بایەخێکی پێ نادات. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە بۆکان ڕۆژی سێشەممە 4 بەفرامبار دوو هاوڵاتی خەڵکی گوندی گوڵۆڵانی سەروی سەر بە شاری بۆکان بە ناوەکانی هێمن بەهرامی تەمەن 36 ساڵ و سۆران ئەرشەد لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی زانیاریەکانە و دوو هاوڵاتیە هەردوو خێزاندار و خاوەن منداڵن. ڕۆژی سێشەممە هێزانیەتیەکانی بۆکان بە بێ بەڵگەی قەزای هێرشیان کردوتە سەر ماڵەکانیان و بە تونند و تیژیەوە دەست بەسەریان کردوون. تا کاتی داڕشنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی هێمن بەهرامی و سۆران ئەرشەد لە بەردەستدانی. بڕێنی بیمەی 1200 کرێکاری ساختمانی لە پارێزگای ورمێ. نوێنەری پارێزگای ورمێ لە مەجلسی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی ڕۆژی سێشەممە 4 بەفرامبار ڕایگەیاند کە ڕێکخراوی تامینی اجتماعی لیقی ئوستانی ئازەربایجانی غەربی بیمەی 1200 کرێکاری ساختمانی بڕیوە. بە وتەی ئەو نوێنەرە کاتێک کرێکاران سەردانی ناوەندە دەرمانیەکانیان کردووە زانیویانە ماوەی دەفتەرچەکانیان بەسەر چووە و لە خزمەتگوزاریە دەرمانیەکان بێبەش کراون. ڕێکخراوی تامینی اجتماعی بەبێ ئەوەی کرێکاران و ئەنجومەنە کرێکاریەکان ئاگادار بکاتەوە ئەو بڕیارەی دەرکردووە. بە پێی زانیاریەکان 27,000 کرێکاری بیمەکراو لە ئوستانی ئازەربایجانی غەربی بوونیان هەیە و تا بە ئەمڕۆ 33,000 کرێکاری بیمە نەکراو شناسایی کراون. نەبوونی هەلیکار و بیمە وای کردووە کە 70% کرێکارانی بەشی ساختمانسازی لە وەرزی زستاندا ڕوو لە کارەکانی دیکە بکەن و نزیک بە 7,000 کرێکاری ئەو پارێزگایە لە هەرێمی کوردستان کار دەکەن. خۆپێشاندانی خەڵکی حەسەکە بۆ پشتیوانی لە هێزەکانی سووریای دموکراتیک ڕۆژی سێشەممە 4 بەفرامبار هەزاران دانیشتووی شاری حەسەکە لە ڕۆژاوای کوردستان بۆ پشتیوانی لە هێزەکانی سووریای دموکراتیک ڕژانە سەر شەقام و خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی دەوڵەتی تورکیا بوون. لە حاڵێکدا سەرچاوەکانی هەواڵ باسییان لە دانانی ناوچەی دژەفڕین لە باکوور و ڕۆژهەڵاتی باکووری سووریا کرد بۆ فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی تورکیا ڕۆژی سێشەممە
بۆ ڕێگریکردن لە پێشڕەویەکانی هێزەکانی سووریای دموکراتیک هێرشیان کردە سەر چەند ناوچە، بەڵام ڕێژەی زیانەکانی ئاشکرا نەکراوە. بۆ بۆنەوە خەڵکی حەسەکە ڕۆژی ڕابردوو ڕۆژانە سەرشەقام و خوازیاری قەدەغەکردنی فڕینی فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا لە ڕۆژاوای کوردستان و پاڵپشتی لە هێزەکانی سووریای دموکراتیک بوون. بە پێی زانیاریەکان شەڕێکی قورس لە دەوروبەری شاری منبج و سەریکانی لە ئارادایە و تێرۆریستانی سەر بە تورکیا زیانی گەورەیان پێگەشتووە. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە شرکەتی پارسواگۆن لە عێراق. ڕۆژی سێشەمە 4 بەفرامبار کرێکارانی شاغڵ لە شرکەتی پارسواگۆنی عێراق لە ئەست بێکارکردنی کۆمەڵێک لە هاوکارەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بە پێی زانیاریەکان بەڕێوەبەرانی شرکەتی پارسواگۆنی عێراق گرێبەستی 50 کرێکاری قەراردادیان تازە نەکردوێتەوە و ئەو بابەتە بۆتە هۆی ناڕەزایەتی کرێکارانی ئەو ناوەندە سەنعەتیە. ڕۆژی ڕابردوو یەکێک لە کرێکارانی بێکارکرا و دەستیدایە خۆکوژی، بەڵام لەلایەن هاوکارەکانیەوە ڕزگار کرا. شایانی باسە کەوێ ڕای بێکارکردنی 50 کرێکار حەقدەست، جێژنانە و پاداشی کرێکارانی ئەو ناوەندە هێشتا پەرداخت نەکراوە و کرێکاران خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. کۆبوونەوەی پەرستارانی نەخۆشخانەکانی نەوت لە ئەهواز. پێرسۆنەلی دەرمانی نەخۆشخانەی نەوت لە شاری ئەهواز ڕۆژی سێشەمە 4 بەفرامبار دژبەنەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە وتەی پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی نەوت ماوەی 3 مانگە بڕێی 8 بۆ 12 ملیۆن تمەن وەکو باز لەسەر حەقدەستەکانیان کەم دەکرێت. ئەوە لە حاڵێکدایە کە ڕێژەی حەقدەستی پەرستارانی و نەخۆشخانەیە تەنیا 14 ملیۆن تمەناوە. یەکێک لە ناڕازیان ڕایگەیاندووە کە مانگی ڕابردوو 10 ملیۆن تمەن لە حەقدەستەکەی وەکو باج کەم کراوەتەوە. گیان لە دەستدان و برینداربوونی 4 کرێکار لە چەند شاری ئێران. ڕۆژی سێشەمە 4 بەفرامبار 4 کرێکار لە شارەکانی تەورێز، ئیسفەهان و شیراز بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار تووشی ڕوودا هاتوون و بەهۆیەوە کرێکارێک گیانی لە دەستاوە و 3 کرێکاری دیکە بریندار بوون. بە پێی راپۆرتەکان 2 کرێکاری شاغڵ لە شارەداری تەورێز لە 2 ناوچەی جیاجیای ئەو شارە بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار بریندار بوون کە یەکێکیان نەشتەرگەری بۆ کراوە. لە شاری ئیسفەهان کرێکارێک بەهۆی بەربوونەوە لەسەر باڵابەر بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە و لە عەفیفاوای شیراز شۆفێری بێڵمەکانیکیەک بەهۆی ڕووخانی دار و پەردوو بەسەری داگیانی لە دەستاوە. گواستنەوەی محەممەد داوەری چالاکی کرێکاری بۆ گرتوخانەی تڵاعەتی شیراز. ڕۆژی یەکشەممە 2 بەفرامبار محەممەد داوەری چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی شیراز لە ناکاودا بۆ گرتوخانەی دارەی تڵاعەت ناسراو بە پلاک 100 گوازرایەوە. بنەماڵەی محەممەد داوەری ئەو هەواڵەیان پڕڕاست کردوێتەوە و ڕایانگەیاندووە کە محەممەد هیچ پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵیاندا نەگرتووە و نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. جێگای ئاماژەیە کە سەرەتای مانگی سەرماوەزی ساڵی ڕابردوو محەممەد داوەری لەلایەن دادگای ئینقلابی شیراز بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەری بە 3 ساڵ زیندانی تەعزیری 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات و دوورخرانەوە بۆ شارستانی بەرسیری کرمان، هەروەها بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نیزام بە 1 ساڵ و 6 مانگ زیندان مەحکوم کرابوو. لە سێدارەدانی 3 بەندکراو لە زیندانەکانی نەهاوەند، شیراز و بیرجەند. بەیانی ڕۆژی سێشەمە 4 بەفرامبار حکمی ئەعدامی 3 بەندکراو بە تۆمەتەکانی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی شیراز، نەهاوەند و بیرجەند جێبەجێکراوە. بە پێی راپۆرتەکان 2 بەندکراو بە ناوەکانی عەلی ڕەحخانی تەمەن 35 ساڵ و داود قەڵجانی تەمەن 28 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی نەهاوەند و بیرجەند لە سێدارە دراون. هاوکات بەندکراوێک بە ناوی ئەمین فەرەحمەند بە تۆمەتی کوشتنی 2 پاسەوانی ژینگە لە زیندانی شیراز ئیعدام کراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر بەندکراوێکی سیاسی لە تاران. مەجید تەوەکولی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین لەلایەن دادگای پێداچوونەوەی تاران بە 2 ساڵ زیندانی تەعزیری 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات و قەدەغەی مانەوە لە تاران مەحکوم کرا. پێشتر مەجید تەوەکولی بە 6 ساڵ زیندان سزادرا بوو، بەڵام پاش ناڕەزایەتی پارێزەرەکانی ئەو بەندکراوە سیاسیە پەروەندەکەی ڕەوانەی دیوانی باڵای وڵات و دادگای پێداچوونەوە کرا و سزاکەی بۆ
بۆ 2 ساڵ زیندان کەم کرایەوە. شایانی باسەکە و بەندکراوە سیاسیە بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە زیندان مەحکوم کراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە تەقینەوە لە کارخانەی وەبەرهێنانی تەقەمەنی لە ئەنکارە. ڕۆژی سێشەممە تەقینەوە لە کارخانەی بەرهەمهێنانی تەقەمەنی لە شاری ئەنکارای تورکیا ڕوویدا و بەو هۆیەوە 12 کەس گیانیان لەدەستاوە. بەپێی راپۆرتەکان لەو کارگەیە کەپسولی باڕوت بەرهەم دێنن و 1000 کرێکار تێدا کار دەکەن. بەیانی ڕۆژی سێشەممە بە هۆکارێکی نادیار تەقینەوە لەو کارگایە ڕوویداوە و بەهۆیەوە 12 کرێکار گیانیان لەدەستاوە و 3 کەسی دیکەش بریندار بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا کات ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.